تەنها لە بەرەوەی کورد بوون دوای 30 ساڵ توانیان بۆنی خاک و خۆڵی کوردستان بکەنەوە. حەوت گەنجی کورد لە ئامەد لە کۆتایی هەشتاکان خەونێکی گەورەیان هەبوو دەیانویست دەنگی ئاواز و گۆرانی کوردی بگاتە گوێی هەموو کەسێک. بەڵام خەونەکە بووە مۆتەکە و بۆ زیاتر لە 30 ساڵ لە خاک و وەتەنی خۆیان هەڵکەندرا. ساڵی 1970 لە ئەنقەرە حەوت گەنجی کورد کە خوێندکاری زانکۆ بوون بڕیاریاندا گروپێکی موزیکی کوردی دروست بکەن و ناویان لە خۆیان نا کۆمەڵمەت. بەڵام ئامەدیان لێ حرام کرا. ساڵی 1990 ئەلبومی کولیلکە ئازادیان بڵاو کردەوە کە بە مانای گوڵاڵەی ئازادی دێ. جا لەو سەردەما هەم گوڵاڵە و هەم ئازادی و هەموو سیمبولێکی کورد بوون قەدەغە بوون. بۆیە هەر حەوت گەنجەکە لە ترسی گرتن و ڕاوەدونان تورکیا و باکووری کوردستانیان جێهێشت و چوونە ئەوروپا. ئەوان دووروەتەم بوون، بەڵام گۆرانی و ئاوازەکانیان هەم لە ناودڵ و هەم لە سەرزاری خەڵکی بوون و ئەو چەند ساڵە لە کۆنسێرت و گۆرانی وتندا نەبڕان و لە دووری هەزاران کیلۆمەتر ئاوازی ئازادیان دەکرد. پێش دوو ڕۆژ حەسرەتی دووروەتەنی حەوت گەنجەکە کۆتایی هاتوو. لە ڕێی فڕۆکەخانەی ئامەدەوە گەڕانەوە باکووری کوردستان. خەڵک بە پەرۆشیەکی زۆرەوە پێشوازی لێکردن. تەنانەت کاتێک چوونە ناو فرۆژگای ئامەدسپۆر خەڵکی نۆڕی گرتبوو کە لەسەر درێسی یانەی ئامەدسپۆر ئەندامانی کۆمە ئامەد ئیمزایان بۆ بکەن. هەر ئەم شەو لە ناو جەرگەی ئامەددا کۆنسێرتێکی گەورە دەکەن و ئەو ئاواز و گۆرانیانەی چەند ساڵە لە قورگیاندا قەتیزماوە بە گوێی سووری ئامەد و باخچەی حەوسەل و دایکانی ئاشتیدا دەدەن و وەک خۆیان دەڵێن دەیانەوێت ئەو ژیانەی ماویانە لە ناو ئاشتی و ئارامیدا لە باکووری کوردستان بەسەری ببن.